چوار خوێندکاری خوێندنگای ئاوەسپێن لە چوارگوندی جیاجای ناوچەی داوێن و هەوڵی فێربوونی زمانی کۆری دەدەن. لە ڕاستیدا خۆی زمانی کۆری سەختە، بەڵام کاتی هەوڵی بۆ دێن زۆر ئاسانە بێتەوە بۆمان. من خۆم زۆر حەزم لێبی فێری زمانەکانی دەرەوە بم، نەک کۆری زمانەکان تێش خۆشە، بەڵام من زیاتر حەزم کردووە فێری کۆری بم. لە دواتریش کە هەوڵمدا لەسەر ئینتەرنێت و دواتر هەوڵمدا زیاتر بزانم، هاوڕەکانیشم هەوڵیان زۆر داوە. دواتر کە ئەوانم بینی بەرەو پێشەوە چن و خەریکت دەستەکەن بنووسین، منیش سەیری ئەوانم کرد و واتای ئەتوانم هەر زۆری وشەکان بڵێمەوە و بیان بنووسم و ناو بنووسم. سەرەتا لە پۆلی حەوت بووم، دوای تاوابوونی پۆلی حەوت دەستم کرد بە فێربوونی زمانی یابانی لە ڕێگەی مۆبایل و تەکنەلۆجیاوە. و دواتر کە بینیم زمانەکانیان وڵاتێکی زۆر پێشکەوتون، کۆریای باشوور، کۆریای باکوور، سین، چین، ئەوانە ویستم وڵاتێکی زۆر پێشکەوتون و ویستم لە ڕێگەی ئینتەرنێت و فێری زمانەکەیان بوو بە هەر شێوازە بێ. الحەمدولillah ئێستا نزیکەی چەند وشەیەک فێر بووم لە ڕێگەی ئینتەرنێتەوە، ئەتوانم لە داهاتوودا زیاتر و زیاتریش پێش بکەم و فێریش بم. بەڕێوەبەری خوێندنگای ئاوەسپێ باس لە ئاستی خوێندکارەکان دەکات. ئەم زمانی تا ئەم خوێندکارانە هەوڵیان داوا فێر بن، سەرەتا یەک خوێندکار بووە هەوڵی داوا فێری پیتەکان بێن، نووسینەوە پیتەکان و چەند وشەیەک لە تۆڕە کۆبڵایەتیەکانەوە. ئیستا خوێندکاری تریش هاتەتە پاڵی، خوێندکاری تریشەیە هەوڵەدەن فێر بن. لە هەست دەکەم لە هەر کاتێ مەجالیان هەبێ یان بۆشایەک هەبێ لە کاتی دەوامە ئەو خوێندکارانە یەکتری فێرەکەن و پێداچوونەوەکەن لەو زمانەوە فێری پیتەکانەوە زیاتر. جگەلەوەی هەوڵیان بۆ فێربوونی زمانی کۆری، پشتیوانی و هاندانی هاوڕەکانشانن تاکو ئەوانیش فێری زمانی کۆری بن. ئۆتۆکی جێنیسەوە نانونجی ئێستا ئێمە بە کۆری من پێی وت چۆنیت ئۆتۆکی جێنیسەوەش بە جوابیامەوە باشم، بەڵام باشم. و ئێمە چۆر قوتابی خوێندنگای قوتابخانەی دانەوەندی ئاوەسپێین جاردانین کە ئەمانەوەی فێری کۆری ببین و زۆرێک لە وشەکان و پیتەکانیان دەزانین و لە دۆڕۆژدا ئیشەڵا هەڵ دەدەین باشتر ببین و بۆی لە دۆڕۆژدا سوودی بۆمان هەبێ. هەر دانەیەکمان لە وینەکە ئەوایەکە ئێمە لێ قوتابخانە یەکتریمان گردووە، دەمانەوێت فێری زمانی کۆری بین. دانەیەکمان کۆریای باکوور و سێ دانەمانیش کۆریای باشوورە، دەمانەوێت هەمومان یەک بگرین و کە کۆریای باشوور و کۆریای باکووریش بزانین. ئەم چوار کچە خوێندکارەی گوندەکانی ناوچەی داوێ لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە دەستیان بە فێربوونی زمانی کۆری کردووە و دەشڵێن بەردەوام دەبین تاکو بە تەواوەتی فێری زمانی کۆری دەبین. کاروان حەبیب، کورتسات نیوز، گوندی زنانەی ناوچەی داوێ.